خۆشەی سانجارێکی تر سڵاوتان لێبێ دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان تەوەرێکە کە پەیوەستە بگرە بە هەموو تاکەکانەوە لە ناو کۆمەڵگایەوە بە تایبەتیش کە باسی کۆمەڵگای خۆمانەکەین. ئێمە کۆمەڵگایەکی دیندارین، کۆمەڵگایەکین لەسەر دابوونەریتی باو باپیرانمانەڕێن، کۆمەڵگایەکین بوونی خێزانمان هەیە، کۆمەڵگایەکین ئەتوانین بڵێن پێکەوە ژیانمان هەیە و ئەشتوانین لەگەڵ کەسانی تریش خۆمان بگونجێنین. لەم نێوەندەیە ئەم کۆمەلگایە بەچی فراوانە بێ بۆ فراوانە بێت کە پرۆسەی هەم کوڕەکان هەم کچەکان پرۆسی هاوسەرگیری ئەنجام بن، ئەوانش بتوانن لە خێزانێکی بچووکەوە لەسەر ئەم نەریت و لەسەر ئەم ئاین و لەسەر ئەم هەڵسو کەوت و بابەتانە بەردەوام بن. لەم نێوەندەیە زۆر جار ئەڵێ تۆ ئەگەر هەر بەرەو پیریشیان بڕۆی بێگومان بەرزی و نزمیشیەتە ڕێگە و وەنمونە ناخۆشیشی تایە خۆشیشی تایە. لە نێوان هاوسەرەکانە کۆمەڵێ هەڵەی باومانەیە. ئەم هەڵە باوانە ئێمەکەین لێرە گفتوگۆی لەسەر دەکەین لە ڕێگەی میوانە بەڕێزەکانمانەوە بۆی کە زانیاریمان باتێ بۆی کە بتوانین ڕێگەی گفتوگۆ بابەتەکان چارەسەرکەین. ئەگەر کەم و کوڕیمان لە لایەنێک هەیە با ئەم لایەنە کەم و کوڕەکەی پڕکەینەوە، یەکتر قوبوڵکردنمان هەبێ. پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی یەکلایەنە نییە. من بەس بەلایەنە سۆزدارێکە بیری لێکەمەوە ئەبێ بخۆمی بۆ ئامادەکەم بەلایەنە ئەقلانیکەش لەگەڵیا بڕۆ، یعنی ئەو پارچەنانەی کە پێمە با بە یەکجار نەیەم بە بەرامبەرەکەم وردە وردە پێمێ، هەم چێژی لێوەرەگرێ هەم ماندووی ناکات هەم بەردەوامیش لەگەڵ تاهژی. ئایا ئێمە ئەماکەین؟ ئێگەر نایکەین هەڵە باوەکان چییە؟ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پێشڕۆ حەمالی وەکو ڕاشکاری پەروەردەی خێزانی کە بەڕێزیان لێرە ئامادێ. دکتۆر ژیان زۆر زۆر بەخێر زۆر بەخێر بێ. لەسەرەوەی پێشەکەم زۆر بە کۆمەڵگایەکی تەندروستی و جوانمان هەیە، دابوونەریتێکی باو باپیرانی جوانمان هەیە، ئەخلاقێکی جوانمان هەیە و بۆ بابەتی خێزانیش خێزانێکی تۆکمە و یەکگرتومان هەیە. بەڵام بەپێی ساڵ و چوونە پێشەوە هەندێک کۆمەڵ و کێشە و گرفت دێتە نێوان خێزانەکانەوە بە تایبەتی ژن و پیاو پێڵێن کۆمەڵێ خوی نابەجێیان کۆمەڵە خووە کە لەگەڵ ژیانمان ناڕە زۆر جا ناخۆشیشی لێکێتەوە لێکجابوونەوە. ئەتوانین بڵین ئەو خوانێک کە ئێستا هەیە لە بینی هاوسەرەکانە کە ناڕزایی دروستەکە بێزاربوون دروستەکە با بەدەمی کۆمەلگا بڵێن پیاوەکە هەر تۆزێ بۆڵی بەسرا بکرێتەوە ماڵە بەجێ لە چەند کاشمێریان لە دەرەوە باشترە بەرزمێشکم ئارامترە. ئەمانە وەکو بابەتێ تا چەند جەنابەت ئەتوانین لە ڕوانگەی کۆمەلگاکەی خۆمانەوە سێریکەین. بەناوی خۆی گەورەی مێرەبان، سپاس بۆ جەنابتان و بینەرانی عزیزی کەناڵی کورساتیش. طبعاً بابەتێکی جوانی هەستیارە و ئێمە تا قسە لەسەر پەیوەندی خێزانی و ژیانی خێزانی بکەین، ئیش لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا بکەین بە هونەری مامەڵەکردیان لەگەڵ خێزانەکان زۆر باشتر و باشترە بێت. و خۆشبەختانە لەو پەڕیجێ خۆشحاڵیە کە کۆمەلگەی کوردی یەکێکە لەو کۆمەلگانەی تا ئێستا پابندبوونێکی زۆر جوانیان هەیە بە خێزان و مەوزوعی پرۆسی هاوسەرگیری لە ژیانی خێزانەکانی کۆمەلگەی کوردیە واریدە و جێگیرە. سواز بخوای لێرە لەوێ هەندێک ئامارە بینین ڕەنگەم ئامارانە جۆری خوێندنەوەی ترمان هەبێت لەسەر ئامارەکان. ئەڵبەتە پێش هەموو شتێک پێش ئەوی بچمە ناو قۆناغی ئەوە وەکو وایە وێنایەک کێشین ئێمە بازنەیەکمان هەیە، ئەم بازنەیە دوو کورسیتیایە، ئەم دوو کورسیە یەکیان پیاوە یەکیان خانمە. ئەم پیا و خانمە پێش ئەوەی بێنە ناو ئەم بازنەیەوە هەریەکە و کۆمەڵی پێداویستی خۆیانیان هەیە. بەڵام کاتێک بازنەیەکێ ئەم بازنەیە لە خودی خۆیان گرنگترە کە بریتێ لە پەیوەندی خێزانی. هەر کاتێک ژن و پیاوەکان خانمەکان پیاوەکان بڕیاریان نا دوو هاوسەرەکە کە پەیوەندی خێزانیان لە هەموو شتێک گرنگتر بێ ئەمە یارمەتی دەرەبێ بۆ سەرکەوتنیان و گرفتەکانیان کەمترە بێتەوە. ئەلبەتە ئەگەر ئەو دەستەواژی جەنابەت بەکارێتێنە هەندێک لە پیاوان جاری وایە لە ماڵ ڕائەکەن، جۆرێک ڕاکردنی خانمانیشمان هەیە. ڕاکردنی خانمان ئەکرێ لە ماڵا بێ، ڕاکردنێکی معنەوی بێ، هەست بە ساردبوونەوە بکە، هەست بە ماندووبوون بکە. پیاوان ئەوەیە سروشتیان وایە بچنە دەرەوەی ماڵ. ئەمەش بۆ جۆرە پیاوانێک باسەکەین، بۆ جۆرە خاتونانێک باسەکەین کە بێمەبەستانە مامەڵەیەکەن، خۆیان هەست بەمە ناکەن لە کە کاریگەریکی نەرێنی بۆ ئەم پیاوە بەجێڵێ وە کە کاریگەریەکی نەرێنی بۆم خاتونە بەجێڵێ تاوای لێبێ ماڵەکان سارد بێتەوە. یەکێک لەو تایبەتمەندیانە لە ڕووی سایکۆلۆژی و سروشتی مرۆڤەوە طبعاً ئەم بازنەی پەیوەندی خێزانی لە هەموو شتێک مهمترە، ئەمە گرنگیە. ویلیام گلاسەر ئەڵێ هەموو مرۆڤێک 5 پێداویستی هەیە. یەکێک لە پێداویستیەکان کە پیاو ئەمەیان تیا زاڵە
هێزی باڵایە کە بریتێ لە هێز لە پاوەر کاتێک حەز بەم پاوەراگە حەز بەم هێزاکە ئەگەر بینی هەر کاتێک یەکێک لەم تایبەتمەندیانە خاتوونەکەی بینی کەسایەتێکی بەهێزە هەر لە ڕووی کەسێتی و کەسایەتێکی بەهێزە ئەکرێ پۆزیشنێکی بەهێزی هەبێ بەڕێوەبەرێک بێ ئیداریەک بێ دوجار کێتەوە ماڵەوە بێمەبەستانە وا مامەڵاکە ئەوێ ممارەسەی دەسەڵاتکە هێزکە پیاویش کە ئەم شتە بەریەکەکەوێ ئەوێ لە ماڵە بڕاتە دەرەوە چونکە قسەیەکێ هەتا ولێ ملاسەر لە قسەیەکی جوانێ ئەگەر پیاوێکی عاشق کە خواستی دەسەڵات و هێز بێ لەگەڵ خاتوونێکی عاشقا کە خواستی دەسەڵات نەبێ زۆر گونجاو لەبارە بن یەکێکە لەو شتانەی کەوا لە پیاوەکە پیاو هەڵبێت ئەمێ ئافرەتەکە بێوێ هێز و دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ و بێوێ زۆربەی کات ڕاکان بیر و بۆچوونەکان ئەو بێت بڕیاردەر ئەو بێ بمبورە قسەکەت ئەبڕم ئایا قبولکردنی ئەمە بۆ نمونەوەی کە خاتوونێک بۆ نمونە بەڕێوەبەری شوێنێ بێ لە ڕووی پێگەیەکی کۆمەڵایەتی باڵاوە هەبێ بۆ پیاوان یعنی ئەگەر ئەو گرفتی ماڵەوە با بڵێن ئەمرکردن لە ماڵە لەلایەن خانمەکانە بە پیاوان ئەمە ئاسان قبولەکەن یەکێک لە تایبەتمەندیەکان سەحرخان پیاو لە دەرەوە هەرچ پۆستێکت هەیە پۆستی خۆتە هاتی دەرەوە هاوسەریت بێکومە خاتوون لە دەرەوە وەزیر بێ هاتەوە ماڵەوە خانمە ڕاست پیاوان بە ڕوجولەت و پیاوەتی خۆیەوە کە بێوێ بەرپرسیارەتی خۆی هەڵگرێ بۆ خێزانەکەی بەمەوە جوانە خانمان بە مێنەبوونی خۆیەوە جوانە لە ماڵەکە ئەو کاتی ڕۆڵەکان ئاڵوگۆڕ بوو بیری لەوە کردەوە لە دەرەوە چۆن مامەڵەکە لە هەمان ڕۆڵی دەرەوە بێنێتەوە ماڵەوە گرفت دروستە بێ لەما جاری وایە ئەکرێ هەندێک لە هاوسەران لە دەرەوە پارێزەرە حاکمە ئەم پارێزەر و حاکمەی لە دەرەوە چۆن مامەڵاکە هەستەکەی ئەوەندە مامەڵی لەگەڵ ئەما مامەڵی کردووە یەتەوە ماڵەوە ئیتر جوانترین سیماکی خۆی کە هاوسەرە و خێزان و خانمی ماڵە ئەمەی لێ تێکە ئەچێت ئەو ڕۆڵی دەرەوە بینێ کام ڕۆڵی دەرەوە بینی گرفت وردە دروسە بێ جاری وای پیاوان حەزەکان لە ماڵەکە هەڵبێت و پیاوەکە شۆرە بە هەمان شێوە ئەگەر بێوێت لە دەرەوە بەڕێوەبەرێک بێ پۆستێکی هەبێ بێ بەم پۆستە ئیداریانە مامەڵە بکە کە هاتەوە ماڵە ئیداریانە بیوێ مامەڵێکی تون لەگەڵ خێزانەکە یا بکە خێزانەکەی بێزارە بێ هەز بە ماندووبوونەکە یا ئەو کەسانی کە بەرگی حاکم لەبەرەکەن و لە دەرەوە حاکمن لە دەرەوە محققن لێ کۆڵەرن هەر باماشەوە تۆ هاتیتەوە ماڵەوە بەم شێوەیە مامەڵەت کرد ژیان لە ناوم خێزانە وردە بۆشیتی ئەکەوێ وردە گرفتی خێزانی دروسە بێ یەکێکە لەو تایبەتمەندیانە تایبەتمەندیەکی تر بۆ پیاوان ئەگەر ڕەنگە مێجارێ پیاوان قسە لەسەر پیاوان بکەم دواتر لە قسە لە نووسراوێکدا جات کردوێتەوە چەند خاڵێک جات کردوێتەوە و هەڵە باوانەی کە لای ژنانە و هەڵە باوانەی کە لای پیاوانە من پێم خۆشە ئاماژەی پێبێ چکە هەمیشە ئێ ماڵین کە منە کۆمەلگایەکی جوانین باوەڕشمان زۆر بە هاوسەنجی هەیە ئەگەر هاوسەنجی هەبێ خۆشەویستیشە بێ و ڕێزیشە بێت ئەلبەتە هاتم تەنیا 5 لە نووسینەکەمە 5 خاڵم دیاری کرد لەوانەی لەناو کەیسەکانە ئەیبینین و 5 لە خانمان و ڕاشکاوانە ئەمێ قسەیەکی تر بکەم لێرە دوو پەیامی تر بگێنم هەر لەم قسەی جەنابتەوە یەکەمینیان تکایە کەیسەکان یاسایەکی ئاڵتۆنی هەیە من ئەبێ پارێزراوە بێ لە لای من ڕاست کەیس بۆ سەر شاشە نییە کەیس بۆ ئەوە نییە تۆ عەرزێکی بۆ شاشە من هاتووم کۆم کردوێتەوە کەیسەکان لە 5 خاڵە عەرزم کردو بۆ پیاوان 5 خاڵیان بۆ خانمان خاڵی تریشەیە بەس لە بەروی مومیل نەبێ بۆ خوێنەر واتە 5 هۆکاری سەرەکیت لە هەر کامێکیان ڕاکێشاوە بۆ ئەوەی کە لە ڕێگەی کارکردن لەسەر ئەمانەوە کێشەی کۆمەلگا بەشێکی چارەسەر بکرێت ئەمانەوە باس لەوە بکەین چۆن چارەسەری ئەم کێشەی کۆمەڵایەتی بکەین نەک باس لەوە بکەم خوا نەخواستە باز لە کەیسەکان بکەین ئەمانەتێکی ئەخلاقیە مەفروضە المستشار و مؤتمن ئەو کەسێک کەیەتە لای من ناکرێ من کەیسەکانی ئەوان بخەمە سەر سوشال میدیا ناکرێ بخەمە سەر کەناڵەکانی تەلەڤیزیۆن ئەسڵەن ئەخلاقیەن ئەخلاقی پیشەیی ئەمە ڕێگە پێ نەدراوە کە ئێستا جۆرێک لە ڕەنگە لە بۆ دروستکردنی لایک و کۆمنت و ڤیو یان من نەمێت پەیامێک بگەێنم هۆشیاریەک بگەێن نەک فەیسبووکەوان بم لەبەرەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی تر هەر ئەمێ لە ناوی ئەمە بگەێنم ژیانی ژن و مێردایەتی خەریکە لە گرێبەست و پەیمانێک و پەیوەندیکی ڕۆحیەوە
ئەیگۆڕین بە پەیوەندیەکی بە گرێبەستێکی ئەرک و ماف کە مەسەکەم لە گرێبەستێکی بازرگانیا خۆی بینێتەوە ئەمە ئەرکی منە ئەمە مافی تۆیە ئەم پەیوەندی ڕۆحی حزوری نابێ یەکێک لەو خاڵانەی تر کە خاتونان سروشتیان وایە طبیعیە بەڵام کە زیاد لە حەد بوو چۆن دەسەڵاتەکە زیاد لە حەد کارت کرد پاڵەرە و ئەمیشان ئافرەتان حەزەکە شەکوای حاڵی خۆی بکە بۆ هاوسەرەکانیان بەڵام ئەگەر زۆر سکاڵا و گازندە بوو هەرهاتەوە ماڵەوە پیاوەکە گازندە و سکاڵەکانی خۆی کرد دوجار پیا و خواخوایەتی لەم ماڵە بڕاتە دەرەوە دکتۆر مەبەستە گلەیکردنە دەردە دڵکردنە وایە گلەیکردن گلەیکردن ئەوەی کە بۆڵە بۆڵی پێوترێ دەردە دڵکردن لەولان لە خانمانە نووسیومە یەکێک لە گرفتەکانی پیاوان ئەوەیە خانمان ئەوێت دەردە دڵێک کە یەکسەر پیاوان لەبەر ئەوەی بە عەقڵ و منطق و لۆژیک ئەوێت چارەسەری بۆ دابنێ خاتونەوەی پێویست نێنەوە ئەو لەوە باسم کردووە ئەم گلەیەکە گلەی لە ژیانی خۆیەکە گلەی لە مناڵەکانەکەوێتە هێزی بەراوردکاری کە متمانەی بە کەسایەتی خۆی نامێنێ ئەمە وای لەکە پیا خواخوایەت یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوێ بچێتەوە ئەشکەوتی خۆی ئەوێ بچێتە شوێنێکەوە وا تەسەورەکە کە لە ماڵ هەڵدێت ئیتر ئارامە بێت تایبەتمەندیەکی تر زۆرێک لە پیاوان بەمە بێتاقەتن بەوەی خانمان کە تەلەفۆنیان بۆ ئۆکەن پەیوەندیەکانیان لە پەیوەندیەکی خۆشەویستی و ڕێزدارانەوە پەیوەندیت بوو بە پەیوەندیەکی لێکۆڵەر محەقیق لەکوێیت تەنانەت سیمینارێکم کرد لە سیمینارەکە وتیان ئەمەشمان تێپەڕان و ئێستا ئێمە یەکێک لە پیاوان وتی سە پێمەڵێ لەکوایت وتی هەروی باوە لۆکیشنی بۆ بنێ دکتۆر کێناڵە چاڕێکە سفرەکە ڕاخە ئەمە ئەکێ هەمان دەستەواژە بە دەستەواژەیەکی تر بەکاری بێنم چی بڵێ نمونەیەکی ترم بەکارێ ناوە یەتەوە مەجروڵە مەجای تەلەفۆنەکەی نی وەڵام باتەوە زۆر تەلەفۆنم بۆ کردی بەڵام هەر وەڵامت نایەوە تۆ حساب بۆ من ناکەی تو هەستەکەی کارتۆنە مۆزێکە لە ماڵەوە بەجێهێڵاوە تۆکو من فەرمانبەری وەکو کارەکەرێک سیرمەکەی ئەم دەستەواژانە یەکسەر بمبورن کەناڵە ژەهراویەکان ئیشەکات ڕاست بۆ تێکدانێن پەیوەندیە لۆمەکردن سەرزەنشکردن بەکەم سیرکردن بەراوردکردن هەموو یەکەوێتە کار بەڵام ئەکرێ هەرم دەستەواژەیە لە ڕاستیە زۆرم پەیوەندی پێوە کردی پێویستیەکە بۆ حەزم کرد پێ دەڵم خێری پێوە بە ڕەنگە سەرقاڵ بووبێتی یەکسەر مویمە پامەکەی پێگا پێویستیەکە بۆم پەیوەندیم کردو لەکوێ چی بڵێن خاتونەکە لە جیاتی ئەوە چۆن لە جیاتی لەکوێ چی بڵێن هەر حەزم کرد حواڵەکەت پرسم تۆجارێ بڵێ چۆنی بەخوا زۆر جار ئەڵێن بەڵام پیاوان بەس ئەو بەشەی ئەبینە ئەم بەشە بۆ بە بەشێک لە زاکی دەما کاتە بڵێن ویستم هەواڵەکەت بزانم هەر حەزم کرد هەواڵت بزانم تاوە هەر حەزم کرد هەواڵت بزانم یعنی لەکوێ یعنی ئەمەوێ خەممە لەگەڵ تۆم پەیوەندیەکەم لەگەڵ تۆ هەیە یەکێکی تر لە تایبەتمەندیەکان کە لە ئەوڵاوتم بازنەیە کێشین کە من پێداویستیەکانی من پێداویستی پەیوەندی خێزانیمانە ئەویش ئەوەیە ئونوسەت بوون و مینەبوونی خانمان کە کارێکی زۆر گرنگە لە ژیانی خێزانیە یعنی خانمان بە مینەبوونەوە جوانە بەجددی ئەم حاڵەتێکی ئێستا لە کۆمەلگا بە ناوی بانگەشە بوون بۆ یەکسانی بوونی ژن و پیا و مینەبوونی لە خانمان داڕنیوە خاتون و پیاوەکان تاواکەری یەکترین خوای تعالاش خۆی ئەفەرمێ ومن آيات خلق لكم من أنفسكم أزواجا من أنفسكم يعني لنفسي خوتان تواكاري بودروس كرتون نك أويك تو ببيت بشكاني من اشتكاني من بلين إما يكسانين أو كاتي للرخصار وجلو برقان بياو بيوستيكي بمية لبرو بياو بصرية يا خانمان باشا برسالة لخانماني برزكين خانماني برز تو أجيت دروا وهروا أرويت دروا زۆر جارنا بەیەقینی بێدەڵم نا بۆ بازارکردنێک نا بۆ سەردانکردنێک نا بۆ میتینێک نا بەم شێوەیە ناڕۆم لەبەر تۆزێک گرنگی بە ڕوخسار و پێداویستەکانی خۆم بم ڕاست جوانی تۆ لەمایە چونکە پیاو کێرەم حاڵەت لەبەر پیاو بەسەریە بە چاو ئەبینێ و پیاو بە چاو ئەگیرێ لەبەر ئەمە نابێت گرفتێکی تر دروستەکە توانە دەرونیەکانی پڕ نابێتەوە پێداویستەکانی پڕ نابێتەوە یەکێک لە شتەکانی کە لە وشەی نەرم و سۆز و ئەمانە پێویستی بەمەیە پیاو چونکە دووشت هەیە
ئەکرێ بەم دەستەواژەیە بیڵێم یەکەمین پێداویستی سەرەکی پیاوان ڕێزگرتنە، یەکەمین پێداویستی سەرەکی خانمان خۆشەویستی بەخشینە، پێبەخشینە. و هەر کاتێک پیاوان خۆشەویستی بەخشی ڕێز وەرەگرێ، هەر کاتێک خانمان ڕێزی بەخشی خۆشەویستی وەرەگرێ. ئەو کاتێک کە هەستت کرد خۆشەویستیت پێ نابەخشرێ بزانە ڕەزیل بووی لە بەخشینی ڕێزا بەرامبەر بە هاوسەرەکەت. ئەو کاتەی هەستت کرد پیاوان هەستیان کرد ڕێزیان کەم پێبەخشرێ بزانە لە بەخشینی خۆشەویستی ڕەزیلیت کردو کەمەی بەخشیت. پێویستیەکانێتی لەبەرەوە مامەڵە لەگەڵ ئەما بەم شێورەیە بکەین پێویستی بە دەنگێکی نەرمە بەهێمنیەکە. و تایبەتمەندێکی تر پێویستی بەوەیە خاتوونەکان ونووسەت و مینەی خۆیان و خۆیان بێڵنەوە. ناکرێ خاتوونە دەستباتە بڵێک ئەمە ئەرکی پیاوە دەستباتە قورساییەک. ئەمە زوڵم لە مینەتی خۆی ئەکا و دوایی ئەم پیاوە گۆڕانکاری بەرامبەر بەم خاتوونەیەت وا هەستەکایتر هەموو ئیشەکان ئەوەی کات ئیتر گوێی نایەتێ. ئیشی کارەبایی ماڵ ناکرێ خانم بیکە، دەستکی دەرگاکەم شکاوە ناکرێ خانم بیکە، لێی گەڕێ هیچ خۆ تێکمەیە. ئەبینی دەستکی دەرگاکە کەوتووە، یەک دوو جارێک بە هاوسەرەکەت بڵێ ئەزانی دەستکی دەرگاکەمان تێک چووە شکاوە چاکی نەکرد هەڵمەسە چاکیکە. ئەمە وە نییە بڵێ من ئاخر ئەو نایکا بووی من بیکەم، ئێکە ئەو نایکا تو ئەیکە ئیتر وای لێ پیاوەچێتە ناوچەی پاڵانەوە ئیتر پاڵی لێ ئاتەوە هەموو شتەکان وا هەستەکات تۆ جێبەجێیەکی و ئەمە لە ئونووسەت و مینەبوونی تۆ داڕەزێنێ لێگەڕێ. حەزەکات تەمرین لەسەر خۆت کە ڕایەنە لەسەر خۆت کە حەزەکە یەک دانەمانی ڕێک ئەو دەستکی دەرگایە شکاوە لەگەڵ دەستکی تێکەوێتە خوارەوە هەڵێگرێتەوە چاکی کاتەوە. دکتر شانسی خاتوونەکان دوو دەقەمانەوە. ئەی هاوار چەند دقەیەکمان بۆ وەرگرن ئەگەر توانیت ناوەڕێن. بەڵێ فەرموو. بێمە لای خاتوونەکان ئەمەم زۆر بەلاوە گرنگ بوو مینەبوون و ئونووسەت بوون خانمان بەوە جوانە ئینی نەکان. خاتوونە بە ڕێزەکانیش پیاوان بێمەبەست ئەمە ئەکەن و جاری وایە یەکێک لە تایبەتمەندیەکان ئەوەیە خاتوونەکەی دەردەدڵێکی لا بکات یەکسەر چارەسەری بۆ دۆزێتەوە. پیاوانی بەڕێز خاتوونەکە بەس پێویستی بەوەی تۆ گوێی بۆ بکری، پێویستی بە چارەسەر دۆزینەوە نییە. دڵی خاڵی کاتەوە ئەیوێت دەردەدڵی خۆی بکە، ئەوێ باسی شتێکە. پیاوان زۆربەی کاتەکەوێتە حکومدانیش جاری وای کێشێکی کۆمەڵایەتی بێ پەیوەندیەکێ بێ لەم پەیوەندیە من وا مامەڵام کردووە ئەو وای پێوتم یەکسەر ئەکەوێتە لۆمەکردن و داکوتینی خێزانەکەی حکومدار مەسەلا تۆ هەڵەبوویلەوە تۆ وای بەم شێوەیە مامەڵەت کردە. نا پێویستی بەوە نیە تۆ ڕێگە چاری بۆ دابنێ، پێویستی بۆیە هاوسۆزی لەگەڵا دەربڕی، پێویستی بۆیە هاوسەر هاوشانی بی، پێویستی بەوەیە لەگەڵ یا بڕۆی. یەکی کە لە تایبەتمەندیەکان کە پیاوان زۆربەی کات گرفتیانەکەوت وتە کاتێک کە ماوەتەوە سەکەم دوو دەقەتریشان پێدان زۆر باشن. یەکی کە لەو تایبەتمەندیانە ئەوەیە خانمان پێویستی بە کات پێبەخشینە. پیاوان یەتەوە هەرچی قسەی خۆشی خۆی لەگەڵ هاوڕەکانە کردووە بەڵام یەتەوە ناو ماڵەوە چێتە ئەشکەوتەکەی خۆی. حتا دوو وێنەم دروست کرده بوو سپاسی زیرەکی دەستکرد دەکەم وتم مەمێ تعبیرم لەوە بۆ بکەی کە پیاوان یەتەوە چێتە سەر قەنەفەکەی و بە مۆبایلەکەی و مەشغوڵ ئەڵێ وەکوای لەو ماڵانە بێ هەرچی قسەی خۆش و سوحبەت و خەندە ئامێز و گاڵتەی لەگەڵ هاوڕەکانەیەکە یەتەوە دەرەوە قڕ و قەب. ئێم خاتوونە پێویستی بە وشەیە چونکە خانمان سروشتیان وایە بە سەمعین بە وشەسازی ئەگیرێن حتا بکرێ وشەی جوانی بۆ بەکاربێنە. یعنی لێرە تایبەتمەندیە بکەم وەرە ئەمە بۆ خانمان زۆر عەجیبە 5 سیفەتی جوانی خانمەکەت بنووسە لەگەڵ 5 دانە 5 با بڵێن ناونیشان عینوان یا عملی شتێکی کرد بێ ئەم سیفەتە جوانەیە هەیە بە نمونەیەکەوە وەرە بۆی باسکە بزانە چەند هەستەکات فعلەن پیاوەکەی گرنگی پێدات ئیهتیمامی پێیە پێویستی بەمەیە تۆ کە کاتێک گێتەوە ماڵەوە ئەو خواردنت دروست کردووە خواردنی دڵخوازی خۆتی خستۆتە بەردەم بێدەنگانە بەبێ ئەوەی پێوتبێتی حەزت لە چییە چونکە حەزت لە چییە نابێت خانمان پێویست ناکە پێی وڵێ ئەدێ بزانێ هاوسەرەکە حەزی لە چییە کە خواردنی دڵخوازە خاتە بەردەمت تۆش دەستخۆشی لێکە بە ماندووبوونەکەی
بەوەی کە هەستەکەی ماندووە کاتێکی زۆری بەم خواردنە بەخشیوە ئێوێ لە ڕێگەی ئەمەوە شتێک خۆشەویستی ببەخشێ بە تۆ چونکە پیاوان خۆیان گرفتارن بەوەی کردارەکان ئەبینن و ئەزانن کە خۆشەویستیان بە کردار بۆ دەربڕی ئیتر واتە سەوەرەکە خۆشەویستی ئەم ئەڵێ چیم بۆ خێزانەکەم نەکردو هەموو پێداویستەکانی بۆ دابینەکەم نە ئەو پێویستی بە پێداویستی ڕۆحیەکانە پێویستی بۆیە کە خواردنەکەی دروست کرد دەستت خۆش بێ بەڕاستی خواردنێکی زۆر خۆش بوو ئەم خواردنە خۆشی کە دروستی ئەکات فعلەن کاتێکی جوانی ئەیاتێ بەعشق و خۆشەویستیەوە بۆ هاوسەرەکەی ئامادەکە کە هاوسەرەکەی یەتەوە خواردنی دڵخوازی خۆیەتی پێشکەشێکە لە بەرامبەر ئەوە تۆ پێزانینێکت نابێ بەڵام بۆ دەرەوە کەسێک کرێپاسێکت بۆ بە دەجارەڵی دەست خۆش بێ خوارزقە بە خواردنێکت بۆ بکرێ لە مەطعمێکە خواردنێکی سادت بۆ کڕێ ڕەنگە فاسفودێکت بۆ بکرێ دەجار سوپاسگوزاری دەرەبڕی بەڵام خێزانەکەت لە هەموو کە زیاتر پێویستی پێێتی بۆی دەرنابڕی اینجا دکتۆر زۆرجە بمبوورە قسەکەت بڕم ئەگەر ها پیاوە کە دوایە نانەکە خوارا دەست بەرە دوو قاپ بەرێ بڕواکێ پێما بە یەک دنیا دڵی پێی خۆشە بێ یەکێک لە تایبەتمەندیەکانی تر ئەمەیە پیا واتە سەور ئەکا لە نووسینەکەمە هەر ئاماژەم پێ کردووە واتە سەورەکە ئەرکی دەرەوەی ئەوەی تر ماڵەوە نا بۆ پێی ئەوترێ هاوسەر هامنشین هاودڵ پێکەوە ئەو خواردنەکە حازر کردووە ئەڵبەتە لەگەڵ مناڵەکانمان لەگەڵ خێزانەکەمە ئادی دایکتان ماندوو بووە خواردنەکەی بۆ ئێمە دروست کردووە با قاپ و قاچاقیان کۆکەینەوە هەرەو نە قاپەکان کۆکەیتەوە بزانە چەند هەست بە هەر بەم دەستەواژێ و دوو قاپی لەگەڵا لە ئابەی هەستەکە هیچی نەکردووە کۆڵێ ئاوە کرێ بەسەر ئاگرا بەخوا دکتۆر نەک ئاوەکەی بەسەر ئاگرا چێژ ئەبەخشێ لەوەی حەزەکە زۆرترین بەخشینی جوانت پێ بەخشێ خۆشترین خواردنت پێ بەخشێ حەزەکە جوانترین خزمەت گوزاری خۆی زۆر جار هەست بە کەمیەکرێ بەداخەوە دەستەواژەی ئەڵم یعنی کابرا پیاوەکە لە ماڵەوە دانیشێ ئەگەر ئیشێ بۆ ژنەکەی بکاڵێ پێم ناخۆشە ینی هەستەکەی ئەو گینەیتە ناتوانێت یارمەتیش نەکەی بە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە زۆر جار هەیە لەو دیاردانەکە بەتی ئەکرێ خاڵێکت ماوە دکتۆر بۆمان باسکەیت یان تا ئەگەر بڵێم لەمە شتێکت بۆ ڕژانم مەگەرمەیان گەورەی لەوایە هاوکاری خێزانەکانمان بکەین ڕاستە نەک پاڵ بینەوە گەورەترین سەرمەشقمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو شتێکە یارمەتی خێزانەکانی یاوە تەنانەت لە نەعل دوورینەوەکی خۆی کردوێتی لە زۆر شتێکە هامنشینی خێزانی بووە لەبەرەوە ئەگەر ئەمانەوێ ژیانێکی خۆش بۆ خێزانی خۆمان دابینکەین پێویستمان بەوەی ئاوێتەی یەکتر بین هەر کەسێک خۆشەویستی و ئینتیمامان ئەو دوو خێزانەی هەردووکیان خۆشەویستی و ئینتیمایان بۆ یەکتر زیاتر بێ زیاتر یارمەتی دەربێ بۆ گەشت سندن و بژانەوەی پەیوەندی خێزانیان هاوڕێ بن ئەوەنە من و تۆ نەکەن دکتۆر وایە ئەمەنە بە قەولی جەنابەت ئەرک و مافەکان باس نەکەن ژیانەکە هەوڵ بن وەکو هاوڕەیەک بیپارێزن و ئەو خۆشەویستی شاڵن هی سەرەتای با تاکو کۆتایی ژیانەکە بێت ئینشەڵڵا دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت دەستە خۆش بێت زۆر سپاس